ئێمە وەکو پشتیوانانی ڕۆژئاوا لە هەولێر ئەو چالاچە خۆڕسکەی دوێنێ کە تێیدا بەشدار بووین و پشتیوانیمان لێکرد و بەردەوام دەبین بە هاوکاری چالاکوانانی هەموو شار و شارۆچکەکان لە هەموو پارتەکانی کوردستان. لە ئەمڕۆ بەدواوە ئێمە لینکمان لەگەڵ هەموو گروپ و دەستەیەک دەبێت هەموو ئەو چالاکیانەی دەکرێن تا ئەو ڕۆژەی مەترسی لەسەر ڕۆژئاوای کوردستان نامێنێ ئێمە لە چالاکیەکان بەردەوام دەبین. ئەو چالاکی دوێنێ چالاکێکی خۆڕسک بوو، ڕاستە هەمومان تێدا بەشدار بووین، بەڵام خۆڕس بوو ڕنگدانەوەی ناڕەزایی ناوناخی هەر کوردستانیەک بوو کە لە شاری هەولێر نیشتەجێ بوو. بەڵام گلەیەک کرا ئەو کاتە لە بەرپرسانی قونسوڵخانیە لە ئێمە ومانان گوتیان ئێوە ئامانجەکان تا ڕوونیە، داخوازیەکان تا ڕوونیە. ئێمە ئەو ڕۆداخوازیە وەکو یاداشتێک ئامادەمان کردووە کە ئێمە چیمان دەوێت لە قونسوڵخانەی ئەمریکا، بۆچی لە دوێنێەوە قونسوڵخانەی ئەمریکا هەڵبژێردراوە بۆی ئەو چالاکی زەماوەریەی لە پێش بکرێ. ئێمە پاڵپشتی ئەوە دەکەین گروپەکانی ڕۆژاوا مۆڵەتیان وەرگرتووە، ئێمە پشتیوانی لێ دەکەین و جارێکی تریش ئەوەی دوێنێ دیتان، ئەوەی میدیاکان هەموو بە چاوی خۆتان دیتان، دەستگا ئەمنیەکان ئەو پەڕی هاوکار بوون. ئەو پەڕی هاوکار بوون بۆ ئەگەرنا ئەو چالاچیە هەزاریە لە هەولێر سەرکەوتونە دەبوو. هیوادارین هاوکاریەکانیان بەردەوام بن، چکە ئەوەی هەیە مەترسیە لەسەر هەموو تاکەی کورد و کوردستانی بە ئەزمموی هەرێمی کوردستانیشەوە.